دووبارە سلااو ڕێز بەڕاستیژی شەڕی ناوخۆی ڕۆژ بە ڕۆژ دقە بە دقە نێزتر دەبێ یعنی شەڕێکی ناوخۆیی لەبەر دەریامەیە ژخوا شەڕێک دەرێکی بە تایبەتیژی ئەو ئێرشاک و تورکیا دەمەکە بەردەوام دکە لە کوردستانە عراقی لە پارێزگەها دهۆکێ بەردەوام دکە و تهدیدێوی و زەرەر و زیانێوی بۆ سەر ژیانە خەلکێ بۆ سەر گوندیان بۆ سەر ژینگەهێ ڕۆژ بە ڕۆژ بەرچاو دەرباز دەبێت بە قاسی و لە عراقێ دەنگێن ناڕازی کێم بنژی هەگەر و مرۆڤ بەراورد بک بە ڕۆژن پێشیە زێدەتر دەبن یعنی دە ڕۆژن پێشێدا هەر کەسی دگۆ حتا ئالە نزیکی حکوومەتی و شێورمەندن حکوومەتێکی دگوت ئەو ئیتفاقەکە لێنەها مرۆڤ لێنەرێ سەرۆکی حکوومەتە عراقی محەممەد شیع السودانی دەبێژە چ ئیتفاق نینە یعنی بێگومان ئیتفاقیە لێ یعنی گوتنە و ئیتفاقژی نینە دیسا باری دەوڵەتە تورکیا هەنێکی گراندکە ji بۆ vî êrişê di heman demê de deng tiştê ku ew dibêjin ku teknolojiya nû ketine destê pekekê de çekên Emerîkî ketine destê pekekê de îşareta vêyekê heye ku hem konjektûr hem jî li meydanê de şerê wan siyaseta wan êrişê wan pir encaman bi xwe re naynin loma li hemberî wêyekê gelo êdî hemleya xwe herî dawiyê هەولێ خۆی هەری داویە دەدەن و لە شوناوێ شەڕێکی نافخۆیی ئاوا ببە یعنی پەدێکێژی بخن ناوا شەڕەکەی ینی بەری دەماک و ئۆپەراسیۆن شێ بووش خۆ مەسەلەیە شەوتاندنە دوکانان دەرخستن هۆلێک زێدە کەسی پێ باوەڕ نەکرد و یەکێتی و پەدەکە بە هەڤڕا تاوانبارکردن وەکی کوبێژە بە کەڤرێکی دوو چوکان بکوژە پشتی دوسێ ڕۆژان ئێدی نێچیروان بارزانانی دەستێ یەنێکێ لە ناوا وێ سینناریوێ دەرخست دەستێ پەکێکی تێداما و نەها سینناریوەیەکی دنێژی دەرخستن هۆڵێ ئەوژی مەسلەیە تەقاندنە عربە ماشینە ئەکرم ساڵح بەرپرسێ لەقێ پەدێکێ لە گەرمیە ئەو مەسەلە دەرخستن هۆڵێ یعنی نزانم بە قاسی و ئەس پەکەکەی ناز بکەم پەکەکە نەتەنێ نەخواستیا کەسێکی گوسا بکوژە حتا کەسێن و دەستێوی چویە خوینە هەواڵێوان و gelek carna malbata van şehîdana rajav tika li pekekê kirine ku berpirsê bi kuja zarokê wan bên ceza kirin nekiriye li Kurdistana Başûrda li Kurdistana Iraqê de bes sedan berpirs hene ku baaşkira endam kadir berpirsê pekekê kuştire pekeke dengê xwe bi wan re nekiriye qet نها نظام أكرم صالح چما بكوجن قالوا چما هول بدن عربياوي لقرميان بالتقييد أو دواري استراتيجيك دا دواري سياسي دا چه فايديكي خوش بككي راهي يعني أفيك حمي نشان ددن كو كريز حتى كو كوردبه تشتن نخوش بخوراتين أو ما فدي قرينه صالين نوتي وصالين 2014 چما دي بيجم صالين نوتي جبويكو لصالين نوتي دا شخوا قاواكو كردستان عراقي هات ناسکردن بە تایبەتیژی ژعالیێ ئیرانێڤە و دەواری پراکتیکیدا دەواری تیۆریدا نابێژن دەواری پراکتیکیدا ژعالی تورکیاڤژی هات ناسکردن شەڕی زنجیرێک شەڕی نافخۆیی ئاوا بوون یعنی دەناوبەرە هەمی پارتیان و چەک دەستێواندا بۆ هەمی کەتن نافشار هەمی بە هەڤڕاکەتن نافشار هەنێک جار دوو پارتی متفق دەبوو لە هەمبەری پارتێکی دنێ پسراوی اتفاق خرا دەبوو پارتیان و بەریاوێ شەڕ کردبوون فێژاریوانە اتفاق دەکرد بە پارتێکی دنێرە ئێدی وسا تەڤلی هاو لە ساڵا 2014 داژی مەدید و گاواک و سەر هەڵدانە یعنی عراق کەتە ناوا کریزێکی و ئەو کریز نەدەهات حالکردن کریزە سونە شیعە کورد و دەبێ دا ئەنجاماڤا کریزێدا چ چێ بوو داعسەری هەڵدا نەهاژی عینی کریز هەیە بەڕاستیشی یعنی هەم دەهاژ نەها دوو کریزە کریزە نافخۆیی و کریزە ناوا عراقیدا کریزە نافخۆی مەبحث کرد کریزە ناوا عراقیدا چیە کریزە ناوا عراقیداژی مرۆڤ لێدمەرێ پشتی دەرخستنە ئانژی لە کارخستنە محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانێ و سیاسێکی ئالیەن سونە دەناوە سونەیاندا بەڕاستی هێژی مرۆڤ لێدنەرێ ناڕەحەتیەک هەیە و مخابن ئالیەن سونەژی نەکارنە ئەو دەنگێ مریشکانە مریشکن منن لە پشت من دێ پرمەراق نەکەم ببورینن
هذه دارم وراح أسسنا كان هذه سنين عراقي جي براستي إنك يعني بشتي روح عندنا صدام حتى أنها نكرنا حكومي سرها بكن سياستك دروز بمشينا وبراني كتنا جبهة تركيا كتنا جبهة بادكي وقالك جارناجي دكون جبهة القاعدة وحتى داعش تاني يجب يكون حكومة عراقي كو هيجومونيا الين شي على سرا ضعيف كان وعراق فقرين روش عبري اللي اوجي تشتكي زحمته يعني تشتكي بربر زحمات العراق كذا كو نفوس بلا 16 ستوبينجي شيعنا وبارتيان شيعة وشجارين شيعة بربه هيزن إيران هي سوريا هي تشتكي بس قال لك زحمات دبا لو ماجي مروف ليدنري دور داجي كريزن مزنها دنا الشيعيان داجي لنا الشيعيان دا مروف ليدنري بريزيديك هري مزن قتارك يقرتي الشيعيان مروف نابينيا يعني دا الشري تركي دا الشري دا إيرشا تركيا دا قتارك مروف نابينيا هناك عالي برتندن قطعي بتيجي أصايب الأهل الحق برتندا إيرش عندك تهديد عندك على الدولة التركية آلية دني برنرمة آلية دني مثلا حكومة دبجة اتفاقات نينا يعني قلت نبي هري باش دبجة اتفاقات نينا ليه محكوم دك ارتيج دشين مسألة دبي نتوين يقبوي قد تشتكي وسا ناك يعني أوجي تاني شاندينكو يك دستينينا يك بتارينينا لها فكرينينا ودمي بيجا شخوها هالبجاردن العراقي قالك بشتي صالكي آفا بغير ده بشتي شان مهان ده هالبجاردن هري ما كردستاني آفا ده ما بحثا في هالبجاردن يكتبو قالك عالي في هالبجاردن بتمامتي ناخوازن لو ماجي مروف ليدنري إدي لا عراق دنا والشيعيان جيت تشتكي وساهية بتيجي دا يقدو روجين داويدا إيرشين درونان ديسان بوسر بارجيا سربازية أمريكا لأنباري عين أسد ديسا داسبيكر وأوجي مساجكي وسايكو أمريكا بتشدرفا باشا أمريكا بتشدرفا عراق تشدكا سلاح شكوتينا دولار و پره هیچی دسته امریکا دایا امریکا هر دمکی کو بخوازه لریکا دولار دکاره پشت ایران عراقی بشکینه دواره تکنولوژی دادی سا عراق پیوستیابی با امریکا هیا لحمیان جی گرینگ تر کو امرید نر پشت ایرشا سر عین الاسد کو مروف تخمین دکا آلین شیعه بن آلین نزی ایرانی بن فجاره بحثا داعش دي سدر كتوري يعني داعش سري هل داعش ما زندبه داعش ما زندبه العراق داجي روشكي بيرنجي هي ايدي دبي دمي دامرو فليدنر مخابن تشتكون مروف دكاري بيجي مخابن ديناميكيتكي جفاكي نينا كو بيشيا فان شرانا بيشيا فان بلاغانا بقري ندنا وكردان ده هي ندنا وعربان ده ندنا والسنيان ده ندنا وتركان ده ندنا اوي ده هي لا ايران الدمكي هبو او جينها هنكي لاواز بيجبويكو او ديناميك نبو نكاريبو ببخطكي سياسي ديناميكيتي هندرين يا جفاكي تشمانينا جبويكو خلق براستيجي جي سياستا بارتيان هي ببغبرة عادزة نكارن برسيفا دمي بدن ودمي بهرتي دا دمي درباز بويدا التين بربر مازن كرن يعني نهاتو جافاكو جبوي ديمقراطية جبوي عاشتية جبوي بيشكتني دكارنكي تاني جبوي طائفيته مذهب جيتي وسياسة تنج اوبورتونيستي يا بارتيا كاربكي ويدمي دوردا روي كيتي برزقليك الهمبري تعافى دبا كسلة تاخدي درناكا نها روشاكو بكي كتداي وسا روشاكو حكومة عراقي تداي عيني بويرنجيا جعل يكي مليسين إيران إرد كنسر أمريكا جعل يكي دني أمريكا بحثا كارت داعش جارك دني تكشين دولار كارت دولار عن جارك دني تكشين هاي يعني كارت عبلقية عبودي دكشين شغ يعني دروشكي وسا كاوتيك دا احتمالكي شر نافخوي ديسا براستيجي هي وشركي نافخوي يجي بابا حرتش تجدستان دتشا زيدا ترمروف بي هي فيدبن وزيدا تر هلك دتشا درفا احتمالكي مازن بتاي بتيجي لباشوري كردستان دا او تشت بربر مشهوره غافا كو كريزك تشدبا جبري كو ديناميكتكي هندرنينا بارتين سياسيا مخالف ويا ناراضي ويا جداجي وكمينا بارتين دا صلاتي سياستا خو يا بارتي يا تنك دفكرن
تعاليكي دنيا حمليكي ناكن ولا وردا بشتي وقاص كريس ان قافكو كريس قافكو شرحات بردريه مالي دبجن هاگر كو شراك شباب كردستان جددش يعني خطاب وان هەولێوان کوژبووی کو پێشوی تشتی بکرد هەگەر کو تشتێک چێ ببە هەگەر کو ئەمیناک پەدەکە ئاریکاریە تورکیای بەرنەدا و بەردەوام بکە و شەڕی نافخۆی چێ بە کوردستان هەمیش دەست کوردستان دەست دەچێت بە جەهەنەم يعني ئەس خۆ دەخەم قلب فێوان ها دەبێژم کوردستان جانم ji بۆی چ vêyekê dibêjim ji بۆی ku lê binere ji بۆی van malbatan ji بۆی van partiyan gava ku her car Kurdistan ji dest çûye ew partî û ew malbat çi zerer nekirine qet heftê pêncê من لبرنامجي بريدة دوباره كر هفته پنجه اج بطال چێبوو نەوسا کو پەدەکە ژێرا دەبێژە نوسکۆ شکست چێبوو 150,000 پێشمەرگە تەسلیم بوو تەمام چ چێبوو ماڵبات تشتێک پێ هات نەخێر ماڵبات تشتێک پێ نەهات زەنگین بوو پەرەیە شۆڕشە هەمی برن ئەمریکای تجارەت پێکردن پڕ باش بوو ینی ژوانڕە هەگەر کو شۆڕش هەبیا پۆلیت بیرۆ هەبیا بیرۆکراسیاش پارتی هەبیا تشتێکی وسا چێ نەدەبوو هەر بەقاسی من جوان حرەکەتان ڕ نابێژم شۆڕشها من قەت نەگوتیە شۆڕش ئەو قەتجی نابێژم سەرێ منجی ژێ بکەن ئەس جوانە نابێژم شۆڕش يعني ئەف نە شۆڕشن لە عراقێ نەدەناوا کوردستان نەدەناوە عەرەباندا شۆڕش حتا نەها نەبووە شۆڕشێک هەبووە شۆڕش عەبدولکەریم قاسم بووە و حرەکەتی کوردانجی دژی وێ شۆڕشێ بووە حرەکەتی کوردیان و حرەکەتی عەرەبێن ناسیۆنالیست یان نەتەوە پەرست دژی وێ شۆڕشێ بووە تەنێ مرۆڤ نەکەرە ناولێ بکە شۆڕش لە گۆری قەناعەتێ من و تو گۆڕتنجی بە خۆرانین نانینە ژغێنی کارە ساتێدا یەک و دەبێژن شۆڕشێ خیانەت دکەن لەگۆر قەناعەتم تێگەها شۆڕشی خیانەتێ دکەن ساڵە 1990 ینی پشتی هەفتێ و چارێ هەفتێ و نەهێ ئەو پارتی دیسە هات کوردستانێ گافەکو پێویست بوو و بە ئاوایەکی پرتند ئێرشی سەر یەکێتیە کرد تەنێ لە حەکاری 500 حتا 700 ئەندامێن یەکێتیە مینە مریشکەن سەرژێکردن ینی مینە مریشکەن سەرژێکردن ساڵە هەشتێ یەنەکە و پەدەکە و هەمی پارتێندنێ ئیفلاس نەکردن ئەنفال چێ نەبوو کوردستان نهات شەوتاندن کوردستان نهات کیمیا بارانکردن 182,000 کەس بە تایبەتیجی لە بادینان و لە ئەنفال نهاتن ئەنفالکردن 8,000 بارزانیان خورشیدی نهاتن ئەنفالکردن بەلێ پارتیان چ زەرەر دیت نەخێر ساڵە هەزار یعنی ئەو پارتی چون ئیرانێ چون دەرڤە چون ئەمریکای چون کەنەدایە چون سووریایە خانی خۆ ئاواکردن ڕەوشەوان پڕ باش و ساڵە 91 دیسە هاتن مەدمە چەپک ژوانڕە لێ خستن حتا ساڵێک بوو ما چەپک لێ دەخستن يعني حافزەیە کوردان وسا دشغڵێ پشتی دیسە شەڕی نافخۆی vێجارێ دەست پێکردن و دە شەڕی نافخۆی داژی ڕۆژاک و خلاص بوو تێبیرەمە اتفاق واشنگتۆنێ چێ بوو 1990 نەهێ پەدەکە وێنەکەی گوتن ئەم بە هەڤرا اتفاقان دەکەن دیسانمە چەپک ژوانڕە لێ خستن پسرا حکوومەتە عراقی هات ڕووخاندن vێجارێ پەدەکە یەکێتی حتا مقدس ببوون يعني کەسی نەدیکاری بۆ ڕاخ نەبکە دەناوە پارتێندنێژی کەسی نەدیکاری بۆ ڕاخ نەبکە کی دیکاری لە میدیا پکێکی پەدەکەوێنەکەی ڕاخ نەبکە کەس نەدیکاری یەک و ڕاخ نەکردبان دەگوتن ئەو ئاژانە ji kar dûr dixistin lê nava lêkolînê ku wana jira digot soruşturma tiştê wisa çêbûn yanî hûn dizanin yani kesî nedidît ku hereketek heger ku rewşenbîriya wî nebe paradîmeyekî wî nebe stratîjiyekî wî nebe ew hereket dibe belal li ser civakê dibe belal li ser te jî gava ku 30 ساڵە بووە بەڵا لە سەر جڤاکێ پارتێندنی دەنگی خۆ ناکەن گاواک و دەبە بەڵا بەسەروان پارتێندنەکەەوە دەنگی خۆ دەکەن خائین حتا ئێوارێ بێژە خائین چ باندۆری لەسەروی دیکە ینی باندۆری لەسەر دەکەن ناکە ئەس چما ئەوان میناکانە دەبێژم ئەو میناکانە ji بۆی وێ دەبێژم ji بۆی و پارتیên سیاسی دەدەمێن ku کریزنی نەبەریا کریزاندا دینامیکێتە جڤاکێ باش بەکار ناهێنن و بە جڤاکێ را خیانەت دکەن لە گۆری بەرژەوەندیا خۆ پارتی یا تەنگ سیاسەتێ دکەن و چافێ خۆ لەڤان نەخۆشیان بەکتریایان دەگرێن و دەمێ پێشدا دەبەک و ببن کانسر لەسەر سەرێتەژی لەسەر کەزەباتەژی گاواک و بوو کانسر vêja dibêje hay dê bila herkes dengê xwe derbixa herkes serheldanê bike herkes werê ser cadê yani dewê demê de nabe ئەو ji bo navêyekî nabêjim însanan bêhêvî bikin bêûmêd bikim ku herkes li malê xwe rûne dengê xwe neke û bisekine heta şerekî navxweyî bêmecna dîsa derdikeve holê
لێ ئەزوانە چما دینم بیرە تەماشەوانان داکو ئەم بزانن کو مێژیەمە چۆوە کار دکە مێژیمە چۆوە کار دەکەن نەها سبێژی ئەو شەڕ نەمینێ و ئەو پارتی وەرن باهەف دیسە ئەم دێ چەپەکەن ژۆڕا لێ بخەن لێ ئەم نەکارن بە ئاڤایەکی ڕەخنەگرانە ژیرانە عاقلانە لەسەر فەیەکی بفن تەمام ئەو هاتن باهەفدوو ئەم چ بکەن ji بۆی و جارێکی دنێ ئەوانە بە هەڤڕە شەڕێکی ناڕەوانەکەن ئەم چ بکەن ینی ئەم vێکێ vê yekêtiye vê civînê em bikin dîwexanê axayan dîwexanê eşîretan an jî em wergerînin platformekî siyaseta modern mîna parlemanekî li nava parlemanekî de mirov lê nirê parlemanê mesela Belçîkayê parlemanê Almanyayê li nava parlemanê ew Almanyayê de dîwexan nîne mirov pesnê hevdû nadin partî bi hevra milmilanê dikin gotûbêjan dikin û pêşniyarên hevdû siyasetê hevdû rex nedikin lê di heman demê de jî yekêtiyekê ew yekêtî çi parleman e xwe parleman yekêtiya wan e li nava Kurdan de gerek ev yek ava bibe yani ev çawa ava dibe tenê bi wê hizrê ava dibe ku mirov ji pesindayînê û ji siyaseta hestî ya şaîrane dûr keve شاعیر يعني شاعر تشتكي بر باشا از پر حج شاعران دکم لێ بە هەستێن شاعری و هونەرمەندی و ستران بێژی سیاست نایکردن بەوی ڕەنگی مرۆڤ دەکارە دەدەمێ پێشدا سیاستێکی نو بەئافرینی و پێشیا vêyekê bigire پێشیا vêyekê bigire داکو جارێکی din ڕەوشێکی وسا دەرنەکەوە هۆڵێ نەهاژی ئەز باوەڕم دیسان هەگەر کو دەنگ بلند ببن هەر ینی ئینەها فام ناکەم مەسەرەن لە دیار بکرێت چما خۆنیشاندانێک لە هەمبەری vêyekê چ نابێ ئەز نابێژم خۆنیشاندانە چێ بکەن بمرە پەدەکە بمرە بارزانی بمرە خاین لێ خۆنیشاندانێکی بە منطقی یعنی منطقاک و کۆکاک و ئەو تش لە بن دەردەکەون ئان برایەتیەکی مینە ئاغایان دیوەخانان ئانژی دژمناتیەکی بێمەعنا مینە شەڕێ قادری و نەقشبەندیان چەوە لە سەد ساڵە 16 و 17 و 18دا لە سولەیمانیە شەڕێ قادری و نەقشبەندیان هەبوو کوونەها ئەو شەڕ هێژی بەردەوام دکە ها لێ دە فۆرمەکی دنێداش پەدەکە نەقشبەندیە یەکەتیژی قادریە ینی عینی لە عینی هەرێمەدا ئەف شەڕ بە فۆرمەکی دنێ بەردەوام دکات لە بن ناوێ پارتیان سیاسیدا لێ منطق دیسە منطقە وێ دەمەیە یعنی نەقشبەندی قادری جەلالی مەلایی ئەوەها یەکەتی و پەدەکە و پەکەکە یعنی منطق گەرەک بێڕەخ نەکردن ئەو منطق چییە ئاv نەخۆشیش کودایە کۆکەوی چییە یعنی لە سەرڤەیەکی گەرەک پلتفۆرم بینکردن نەتەنێ بێ وەڵا بارزانی خائینە پەکەکە خائینە بەوی ڕەنگی نابێ ینی کیژان خائینە کیژان خائینینە بەوی ڕەنگی مرۆڤ ناگێژی تو ئەنجامان بەڕاستی ji بۆی ku لە بن ئەو مەسەلەش خوا ئەو منطقا پارتیان ئەو گوتارە چییە گوتارە گوندیتیە پارتیان خائین خۆفرۆش جاش ڕەوی بێ ئێرادە ترسنۆک فانە هەمی هەم گوتارێکی پاشڤڕۆنە هەمژی ئەو گوتار دبک و تشتێندنێ ژێچێ ببن مەسەلەن کین و نەفرەت لە هەمبەری یەهودیان وقاسی ساڵ کین و نەفرەت لە هەمبەری یەهودیان چ پێ هات دەداویێتە وسا کرد دەدەما ku مۆدێرنە زیروەیە خۆ دەلووتکەیە خۆدا بوو لەوێ دەرێدا قەتل عامە یەهودیان چێ بوو لە ئەڵمانیای لە پۆلۆنیایە نەفرەتە ئێزیدیان بەوی ڕەنگی نەفرەتە شیعە و سونیان بەوی ڕەنگی داعش ئاوا کرد مقتدا سەدر و ئارتێشە بەدر و شەڕی ئەڵقاعیدە لە کۆڵانێن بەغدایە ئاوا کرد و ڕێک دەگرتن ئێوارێ گاڤاک و عەرەبێک داهات دانسەکناندن تەنێ ئەو بەس بوو تو شیعە ئانجی تو سنەی يعني ناس نامجن دخلن تو شيعي تو سني قافكو ناو بعد كشت يعني بيبي رنجي كينو نفرجته او دروش مع بارتيانجي هەگەر کو نەوێ کۆنتڕۆل کردن دەفلتەرێکی منطقی و پەروەردەیەدا یا سیاسەتا مۆدێرندا نەوێ دەرباسکردن عینی تشتی ئاوا دەکە عینی تشتی ئاوا دەکە و تشتێن بێمەعنانە ژی پارادۆکسن
گرک وانا همی دفج ببرداین لدیسانجی مثلا لروج آوا کو ام بیشن استاتیویک هیا و فرصت هی لور جدروی پدک و پککی پلاتفورم چه ببن هیوی دارم لدروی ارادیا پککی جی بکار کس هنه کس پلاتفورم بیورنگی چکن وات سنه گوتو بیش بکن مثلا کی خاینه کی خاینینه يعني لديسا